ئەوە بکات کە نەخۆی و نە ئیسرائیل دەست بە هێرشەکان نەکەنەوە و لە ئێستاشدا هێرشەکان ڕابگرن. پێشتریش مەسعود پزیشکیان سەرۆکی ئێران ڕایگەیاندبوو مەرجەکانی ئێران بۆ کۆتایی هێنان بە شەڕەکە بریتین لە دانان بە مافەڕەوەکانی ئێران و پێدانی قەرەبووکردنەوە و گەرەنتی دووبارە نەکردنەوەی هێرشەکان. ئەنجومەنی یاسایشی نەتەوەی یاخود نەتەوە یەکگرتوەکان داوای وەستاندنی هێرشەکانی ئێران دەکات بۆ وڵاتانی کەنداو. وڵاتانی عەرەبیش پێشوازی لێ دەکەن. ئەنجومەنی یاسایشی نەتەوە یەکگرتوەکان لە کۆبوونەوەی شەوی ڕابردوویدا بە کۆی 13 دەنگ ئیدانەی هێرشەکانی ئێرانی کرد بۆ سەر دراوسەکانی و دواتر لە ڕاگەیەندراوێکدا ئەوەی خستە ڕوو ئەو هێرشانەی ئێران بۆ سەر وڵاتانی کەندا و دراوسەی پێشێلکردنی یاسا نێودەوڵەتەکان و هەڕەشەیەکی جددیە لەسەر ئاشتی و ئاسایش و سەقامگیری ناوچەکە و نێودەوڵەتی. چین و رووسیا دەنجیان بە بڕیارنامەکە نەدا. بڕیارنامەکەش لەلایەن 130 وڵاتی ئەندامی نەتەوە یەکگرتوەکان پشتیوانی لێکرا و وڵاتانی کەندا و ناوچەکەش پێشوازیان لێکردووە و داوایان کردووە ئێران بە پەلە و دەست بەجێ ئەو هێرشانەی بۆ سەر وڵاتەکانیان بوەستێنێت. رووسیا هۆشداری دەدا لەوەی ئاڵۆزەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاریگەری لەسەر تەواوی جیهان دروست دەکات. فاسیل لێ نیبرێنزیا نوێنەری هەمیشەیی رووسیا لە نەتەوە یەکگرتوەکان ڕایگەیاندووە ئەوەی ئەمڕۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەگوزارێت تەنها کاریگەری ئابووری نابێت لەسەر جیهان بەڵکو لە هەموو ڕوویەکەوە کاریگەری لەسەر تەواوی جیهان دروست دەکات. پێشتریش جێگری نوێنەری رووسیا لە نەتەوە یەکگرتوەکان لە میانی کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی ڕایگەیاندبوو ئۆپەراسیۆنە سەربازەکانی ئەمریکا و ئیسرائیل دژی ئێران هێندەی تر شڵەژاوی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست دەکات و ژمارەیەکی زۆر قوربانی لێ دەکەوێتەوە و زیانی گەورە بە ژێرخانی شارستانی ناوچەکە دەگەێنێت کە دواتر چاکردنەوەی سەخت دەبێت. بەهۆی چەند بۆردمانێکی سوپای ئیسرائیلەوە بۆ سەر بەیروتی پایتەختی لوبناان 7 کەس کوژراون و زیاتر لە 20 کەسیش بریندار بوون. بەرەبەیانی ئەمڕۆ سوپای ئیسرائیل بە چڕی ناوچەی ڕەملەت بەیزای لە بەیروت بۆردمان کردووە. بەپی ڕاگەنداوێکی وەزارەتی تەندروستی لوبناان بەهۆی بۆردمانەکەی ناوچەی ڕەملەی بەیزاوە 7 کەس کوژراون و 21 کەسیش بریندار بوون. ئەوە سێهەمین هێرشە کە لە سەرەتای دەستپێکردنی جەنگی ئێرانەوە ئیسرائیل بۆ سەر بەیروتی پایتەختی لوبناان ئەنجامی دەدات. لە هەفتەی ڕابردووشدا بەهۆی بۆردمانێکی ئیسرائیلەوە ژمارەیەک لە سەرکردەکانی حیزبوڵای لوبناان لە بەیروت کوژران. بەهۆی بەردەوامی هێرشەکان نرخی بەرمیلێک نەوتی برنت جارێکی تر گەیشتەوە نزیکەی $100 ئەمریکی. بەرەبەیانی ئەمڕۆ لەگەڵکردنەوەی بازارەکانی نەوت لە ئاسیا بەهۆی بەردەوامی جەنگی ئەمریکا و ئیسرائیل و ئێران نرخی نەوت لە جیهاندا بە ڕێژەی لە 109 بەرز بووە. نرخی بەرمیلێک نەوتی خاو گەیشتە $99. هاوکات بەرمیلێک نەوتی تێکساسیش بەرز بووە و بوو بە $93.41. لای خۆشەوە وەزیری وزەی ئەمریکا ڕایگەیاندوە 172 ملیۆن بەرمیل نەوتی کۆگاکراویان دەخەنە بازارەکانەوە بە مەبەستی کەمکردنەوەی نرخی نەوت لە جیهاندا. بەهۆی داخستنی گەروی هورموز عێراق داوا لە هەرێم دەکات ڕێگە بە هەناردەکردنی نەوتی کەرکووک بدا لە ڕێگەی بۆری بەندەری جەیهانی تورکیاوە. ئاژانسی ڕۆیتەرز لا چەند زاری لێپرسراوێکی حکومەتی عێراقەوە ئاشکرای کردو بەهۆی جەنگی دژی ئێران و داخستنی گەروی هورموزەوە وەزارەتی نەوتی عێراق داواکاریی ئاراستەی حکومەتی هەرێم کردو تێیدا داوای کردو حکومەتی هەرێم ڕەزامەندی نیشاندا لەسەر هەناردەکردنی نەوتی کەرکووک لە ڕێگەی بۆری بەندەری جەیهانی تورکیاوە. حکومەتی عێراقیش ئامادەی نیشانداوە بۆ لە ئەستۆگرتنی تێچووی گواستنەوەی نەوتەکە. ئاماژەی بۆش کردو حکومەتی عێراق داوای کردو ڕۆژانە لانی کەم 100,000 بەرمیل نەوتی کەرکووک لە ڕێگەی بۆری بەندەری جەیهانەوە هەناردە بکرێت دواتریش بە قۆناغبەندی ئاستی هەناردەکردنەکە بەرز بکرێتەوە.
ئاژانسی ڕۆیتەرز ئاشکرای کردووە تا ئێستا حکوومەتی هەرێم بە ڕسمی وەڵامی ئەو داواکاریەی حکوومەتی عێراقی نەداوەتەوە. پێشتریش وەزارەتی نەوتی عێراق ڕایگەیاندەبوو بە دوای جێگرەوەیەکدا دەگەڕێن بۆ گەروی هورمز بۆ ئەوەی لە ڕێگەیەوە نەوت هەنار دەبکەن. ئاژانسی نێودەوڵەتی وزە 400 ملیۆن بەرمیل نەوت دەخاتە بازارەکانەوە بۆ پڕکردنەوەی ئەو کورتێنانەی بەهۆی ڕەوشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بووە. فاتح بیرۆڵ بەڕێوەبەری ئاژانسی نێودەوڵەتی وزە ئاشکرای کردووە 32 وڵاتی ئەندام لە ئاژانسی وزە ئامادەیان نیشان داوە 400 ملیۆن بەرمیل نەوتی یەدەک بخەنە بازارەکانەوە بۆ جێگیرکردنی نرخی نەوت. ئاماژەی بۆش کردووە یەکەم جارە لە مێژوودا بڕی 400 ملیۆن بەرمیل نەوتی یەدەک بخرێتە بازارەکانی جیهانەوە. ئەوش لە کاتێکدا گەروی هورمز داخراوە و هەناردەی نەوتی وڵاتانی کەنداویش بە ڕێژەیەکی بەرچاو لە گەروی هورمزەوە کەمی کردووە. تا ئێستا 6 کەشتی لە کەندا و گەروی هورمز ڕوبەڕووی هێرش بوونەتەوە. ئێرانیش ڕێگە بە نەوت هەڵگرەکانی هیندستان دەدات بە گەروی هورمزدا تێپەڕن. دەستەی نیشتیمانی دەریاوانی و بەڕێوەبردننی مەترسیەکان ڕایگەیاندووە 6 کەشتی لە گەروی هورمز کراونەتە ئامانج. ئەوەش دوایەوە دێت کە ئەمریکا ڕایگەیان 16 کەشتی مینڕێژی ئێرانیان لە گەروی هورمز تێکشکاندووە چونکە بەنیاز بوون گەروەکە مینڕێژ بکەن. ئەوکات ئاژانسی ڕۆیتەرز لە ئازاری سەرچاوەیەک لە حکوومەتی هیندستان ڕایگەیاندووە ئێران ڕەزامەندی نیشان داوە بەوەی ڕێگە دەدات لە گەروی هورمزدا ئەو کەشتیە نەوت هەڵگرانە تێپەڕن کە ئاڵای هیندستانیان هەڵکردووە. وەکو پێشتریش ڕامانگەیان کە بارگاکانی یاخود بارگایەکی حەشدی شەعبی لە کەرکووک دوێنێ شەو بۆردومان کراوە. با بزانین دوازانیارەکان لەسەر ئەو بۆردومانە چییە، دوایین ئامارەکان چیمان پێ دەڵێن. کاروان محەممەد بە ئەمریکی کورسات نیوز لە کەرکووکەوە لەگەڵماندا. کاروان، دوازانیارەکان چێ لەسەر بۆردومانەکە؟ ڕەنج دیارە شەوی ڕابردوو 20 دقە پێش سەعات 2 بە دیاریکراوی دەنگێکی زۆر بەهێز لە کەرکووک بیسرام. دەنگە سەرەتاوا بڵاوکرایەوەکە لە نێو فڕۆکەخانەی کەرکووک بۆردومان هەبووە. ینی دوایەوەی کە بەدواداچوونمان کرد پەیوەندیمان کرد بە فڕۆکەخانەوە ڕایگەیان کە نەخێر هیچ بۆردومانێک نێو فڕۆکەخانە نەبووە. دەرکەوت کە پشتی فڕۆکەخانە شوێنێکی پێوتری حی بەدر بارەگاکانی حەشدی شەعبی لەم شوێنەدان بۆردومان کراوە و بە دیاریکراوی هێزێکی تایبەت هەیە کە پێوتری هێزی تایبەتی حەشدی شەعبی لەم شوێنن بۆردومان کراون کە زۆرینەیان لە تورکمانەکانی کەرکووک تورکمانە شیع مەزهەبەکانی کەرکووک پێک هاتوون. بەهۆی بردومانەکەەوە دیارە یەکێک لە گردبوونەوەکانی حەشدی شەعبی لەو شوێنەدا کردووە ئامانج کە زیانێکی زۆری بە حەشدی شەعبی گەیاندبوو. شەو چەند جارێک ئێمە لەسەر خەت بووین بۆی کە دوایین زانیاریەکان وەربگرین سەبارەت بە کوژراوە بریندارەکانی حەشدی شەعبی، بەڵام تا ناتوانیمان 4 لە کوژراوەکانی حەشدی شەعبی بەناو وەربگرین کە بەهۆی ئەو بردومانەوە کوژرا بوون. وەلە بەیانیشەوە لەسەر هێڵم بۆی کە پەیوەندی بە نەخۆشخانەکانەوە بکەم و پەیوەندی بە ئەو شوێنانە بکەم کە مختصن بە زانیاریەکانەوە. تاکو ئێستا هیچ زانیارێکی ڕسمی و ڕاستەوخۆمان بەدەست نەگەیشتۆ کە نیشانی بدات زەرەرزیانەکانی بردومانەکەی ئەم شەو چەندێک بوو و حەشدی شەعبی خۆشی هیچ ڕاگەندراوێکی ڕسمیان لەسەرەمە نەبووە. بە هەمان شێوە شانێ ڕاگەیاندنی کەرکووک یاخود شانێ ڕاگەیاندنی ئەمنی عێراقیش بە هەمان شێوە هیچ ڕاگەندراوێکیان لەسەر ئەم بردومانە نەبووە. تاکو ئێستا دەستنیشان نەکراوە ئەخۆ بردومانەکە لە ڕێگەی درۆنەوە بووە یاخود لە ڕێگەی با بڵێن ساروخەوە بووە. هەندێک زانیاری ناڕسمی کە بەدەستی من گەشتووە باز لەواکەن کە بردومانەکە لە ڕێگەی درۆنێکەوە بووە. یەکێک لە مەقەڕەکانی حەشدی شەعبی کردووە تا ئامانج، هەندێکی ترڵە نەخێر لە ڕێی ساروخەوە بووە بۆ یەکلا نەبووتەوە. بەڵام ئەوی کە من لە هەندێک سەرچاوی ناڕسمی وەرم گرتووە 6 کوژراو تاکو ئێستا لە ڕێی لە ڕێزەکانی حەشدی شەعبی تۆمار کراوە و ئەم کوژراوانش با بڵێن هەر شەوی ڕابردوو هەندێکی نەڕۆشتون بۆ نەخۆشخانەکان، هەندێکشی بۆ نەخۆشخانەی عسکەری ڕۆشتووە، یەک دانەشان بۆ نەخۆشخانە مەدەنیەکانی کەرکووک هاتووە. 8 برینداریش بە هەمان شێوە هاتووتە نێو نەخۆشخانە مەدەنیەکانی کەرکووکەوە کە نەخۆشخانەی کەرکووکی گشتی و نەخۆشخانەی ئازادین. هەر شەوی ڕابردوو ینی حەشدی شەعبی لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە لە ڕێگەی ئەو پەیجانەوە کە نزیکن لە خۆیانەوە بانگەوازیان بڵاو کردەوە کەوا پێویستیان بە خوێنێکی زۆر هەیە، چکە
برینداریان زۆر زەرۆزیانیان زۆر بووە خەڵکێکی زۆر ڕووی کردە نەخۆشخانەکان خوێنیدا بۆی کە وەکو هاوکاری بگەێنرێتە ئەو بریندارانی کەوا پێویستیان بە خوێنە شەو هەندێک لە بریندارەکانیان چارەسەریان بۆ کراوە هەندێکیان برینەکانیان زۆر قورسە نەشتەرگەریان بۆ کراوە و لە نەخۆشخانەکانان ماونێتەوە بەڵام تاکو ئێستەوەکو وتم حەسیلەی کۆتایی ئاماری کۆتایی بۆ ژمارەی بریندارەکانی حەجی شابی و بۆ ژمارەی کوژراوەکانی حەجی شابی لە بەردەستانیە هەر شەویش بە زووی بڕیاریاندا کە ڕێگری لە هەموو کەناڵەکان بکەن بچێتە نێو ئەو شوێنی بردومانەکە و تەنانەت بەردەمی نەخۆشخانەکانیش کاتێک کە تەرمەکانن هێنایە خۆت بریندارەکانن هێنا بۆ نەخۆشخانە ڕێیان نەئەدا کە کەناڵەکانی ڕاگەیاندن ئەو دیمەنانە بگوازنەوە بۆی کە زەرەرزانەکانی بردومانەکە بڵاو نەبێتەوە تەنانەت لە نێو خۆشیانە ینی تا توانیان ڕێگریان لەوە کردکەوە لە کامیرەی موبایلەکانەوە شوێنی بردومانەکە بڵاو بێتەوە هەرچەندە هەندێک ڤیددیۆ گەیشتە ڕاگەیاندنەکانەوە گەیشتە ئێمەش لە کورسات نیوز وەکو بینیتان بڵاو کرایەوە بەڵام ینی بە شوەیەکی گشتی حەجی شابێت قەبارەی زیانەکانی بۆی بردومانەکانەوە دەرنەکەوێت ئەمە دووەمین بردومانی حەجی شابیە کە لە ماوەی ئەم هەفتەیە لە کەرکوو کراوە هەفتەی ڕابردوو لە دوو بس بردومانێک کرا کە بە هەمان شێوە بارەگایکی حەجی شابی کرای ئامانج یەکەم بردومان چەند دقیقەیەک پێچوو کە دوایەوەی کە جارێکی دیکە قەرەباڵغی لە شوێنی بردومانەکە کرایەوە جارێکی دیکەش بردومان کرایەوە زەرۆزانێکی زۆر بە هەمان شێوە بە حەجی شابی کەوت ئەم شەویشانی ترسێکی زۆر هەبوو کە ئەوە دووبارە ببێتەوە بۆیە تاکو زیاتر لە نیو ساعتیش هاوڵاتیان نێنەوەرا بچنە شوێنی بردومانەکە تەنها چەند کەسێک بۆ چەند تیمێک لە تیمەکانی ئاگرکوژەنەوەی کەرکووک بە خێرایی چونە شوێنەکەەوە هەوڵی کۆنتترۆلکردنی و ئاگریاندا کە بەهۆی بردومانەکەەوە دروست بوو تاکو بەرەبەیان بە دیاریکراوی گەڕان بە شوێن بریندار و بە شوێن کوژراوەکانی حەجی شابی بەردەوام بوو و گواستنەوەیان بۆ نەخۆشخانەکان نەخۆشخانەی عسکەری و نەخۆشخانە مەدەنەکانی کەرکووک بەردەوام بوو. دەستخۆش کاروان سپاس بۆ زانێرەکانت لە کەرکووکەوە. بەیانی ئەمڕۆ تەرمی ساڵح موسلیم سیاسەتمەداری ڕۆژاوای کوردستان و ئەندامی دەستەی هاوسەرۆکایەتی پێیەدا لە هەولێرەوە بەرەو ڕۆژاوای کوردستان بەڕێکرا. دوای ئەوەی شەوی ڕابردوو ساڵح موسلیم لە نەخۆشخانەیەکی هەولێر کۆچی دوایی کرد سەعات 8 بەیانی ئەمڕۆ تەرمەکەی لە پزیشکی دادی هەولێرەوە بۆ ڕۆژاوای کوردستان بەڕێکرا. وەفدێکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری هەولێر بەشداری کرد لە مەراسیمی بەڕێکردنی تەرمی ساڵح موسلیم بۆ زێدی خۆی لە کۆبانێ. ساڵح موسلیم یەکێک بوو لە سیاسەتمەدارەکانی ڕۆژاوای کوردستان و ڕۆڵی بەرچاوی هەبوو لە شۆڕشی ڕۆژئاوا و ڕوبەڕووبوونەوەی داعشدا. یەکێکە لە دامەزرێنەرانی پارتی یەکێتی دیموکرات پەیەدە و لە ساڵی 2010 هاوسەرۆکی پارتەکەیە. سەرۆکی یەکێتی بۆ کۆچی دوای ساڵح موسلیم دەڵێ ساڵح موسلیم هۆکارێکی بەهێزی یەکدەنجی بوو بۆ داکۆچیکردن لە مافەکانی گەلی کورد. بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پامێکیدا بۆ کۆچی دوایی ساڵح موسلیم سەرخۆشی لە خەڵکی ڕۆژاوای کوردستان و هەواڵانی پەیەدە و کە سوکاری ساڵح موسلیم کردو دەڵێت ساڵح موسلیم وەک یەکێک لە سەرکردە دیارەکانی ڕۆژاوای کوردستان ڕۆڵی لە پرسەنەتەوەی و نیشتیمانەکاندا بەرچاو بووە و پەیوەندی بەهێزی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستاندا هەبووە. هۆکارێکی بەهێزی یەکدەنجیان بووە بۆ داکۆچیکردن لە مافەکانی گەلی کورد. قوبات تاڵەبانی جێگری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانیش دەڵێ گەلی ڕۆژاوای کوردستان لەم قۆناغەدا زۆر پێویستیان بە حکمت و شارەزایی و ئەزمونە دەوڵەمەندەکەی ساڵح موسلیم لە سەرکردایەتیدا هەبوو. بەڵام دڵنیان هەواڵەکانی بەژیری و دڵسۆزی و کاروانی خەبات و تێکۆشانەکەی سەرکەوتوانە بە مەنزڵ دەگەێنن. شاناز ئیبراهیم ئەحمەد خانمی یەکەمی عێراقیش دەڵێ ساڵح موسلیم شۆڕژگێڕێک بوو هیچ کات ماندوو نەدەبوو لە پێناو دۆزی ڕەوای گەلی کورد و هەموو کات دووبارەی دەکردەوە دەیوت کە کورد پێویستە یەکدەنگ و یەکگرتوو بن. ئەو هەمیشە جەختی لە ئازادخوازی و خەباتی مەدەنی دەکردەوە.
لە دەستدانی ساڵح موسلیم کۆستێکی گەورەیە بۆ گەلی کورد لە ڕۆژئاوا بە تایبەتی و هەموو گەلی کورد بەگشتی. مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە پامێکدا ڕایگەیاندووە ساڵح موسلیم لە سەرەتای شۆڕشی گەلی سووریا و ڕۆژاوای کوردستانەوە لە ڕێگەی پارتی یەکێتی دیموکراتەوە لەگەڵ تێکۆشەرانی تر نمونەیەکی گرنگ و بەرچاویان پێشکەش کرد لە تێکۆشان بۆ بەدەستهێنانی مافەکانی گەلی کورد لە ڕۆژئاوا و بەرپاکردنی ئەزموونی خۆبەڕێوەبەری گەلی کورد لەو بەشەی کوردستاندا. دەچینە دەواازەی فێشخابوور و لەوێ دارابەرەکات پامێری کورسات نیوز لەگەڵماندایە بۆ ئەوەی کە زانیاریمان باتێ لەسەر گەڕانەوەی تەرمی ساڵح موسلیم بۆ ڕۆژاوای کوردستاندارە. تەرمەکە ئێستا لەکوێیە و چۆن پێشوازی لێکرێ؟ بەێ دەم باش ڕەنجی ینی ئێستا ئەم لێ دەرگا سینۆری یا پێشخابول سێمالکانە لەڤر ئەو پرا گۆبین باشووری کوردستانی شلۆژئاوای کوردستانی قودەکە وەکە ئاگاهیان دەستمەدە شانکە حتا سێر بساعت 45 دقیقدن و جەنازەیە سیاستمەدارێ کورد ساڵح مسلم وێ بگێ دەرگا سینۆری یا پیشخابور پاشەوە دەرباسی دەرگەها سینۆریا سێمالکابە وەک لەڤر ئێستا هژمارەکەەوە کە کامراوانی من ئالیکارمە هژمارێک ji وڵاتیان خەلکێن ڕۆژاوای کوردستانی لەڤر کۆمبوونە واتنە پێشوازیە وەکە ڕێزگرتن شوی کەسایەتی ئێگۆگەل لە کار و خەبات کێش بۆ کوردایەتی هاتنە ڤرش بۆ پێشوازیکردنا جەنازەیە وی وەکە پرۆگرامی ڕسمین خاکسپارتنا وی کەسی وی سیاستمەداری مەزن ئیرۆ لەڤر لە پێشیا دەرگا سینۆری هژمارەکە مەزن لە وڵاتیان کۆم بووە پاشە دچە باژارێ قامشلۆ قامشی ڕۆژە ئینیێ وێ هەن مەراسیمن وەک فەرمی بێنەلداخستن پاشە وێ بێەوە گوستنش بۆ باژارێ کوبانێ وێلوێدە جیه وارێ وی وێ ئاخێ بێ سپارتن تێ ناسکردن فەرماندارێ تێ ناسکردن سەرۆکێ بەرێ یە پارتیایەکتیا دیموکراتیک پێیە دێ ساڵح مسلم دە ساڵە 1950 و یەکاندە لە باژارۆکێ شەرانێ یەکگرێدای ناوچەیە کوبانێ هاتیە سەرۆێ دنیێ ji temenekî biçûk mijûlî kar û xebata siyasî dibe ya Kurdiyetiyê dibe û ji wan kesên yên gotiya naskirin bi damazrênerên Partiya Yekîtiya Demokratîk sala 2023 de gelek post wergirtine hincê weke hevserokatiya Partiya Yekîtiya Demokratîk pêdê sala 2012 û sala 2015 cara duyemîn û sala 2020 û dida cara sêyemîn Salih Muslim bavê şervan bavê şehîd şervanê yêgo di şerê dijî Daişê li bajarê Kubanê jiyana xwe ji dest da dema ewan êrişên hovane li ser herêma wî li Kubanê herwa sê kurî wî din hene û keçeke wî din heye li vir weke hûn dibînin yanî xelk wê وەک رێزگرتن ji vî kesayetî hejmareke mezin xelk li vê de kom bûne paşra wê li bajarê Qamişlo heta beyanî wê wan rîyon resmên fermî bê birêvebirin Salih Muslim têya naskirin got siyasetmedarekî nav û dengel ser asa Rojavayê Kurdistanê û ew bixwe xwendina wî bilind derçûyê zangeha Stenbolê ye sala 1977 de got endizyarê kîmyayî ye li wê de derçûye paşa li dewleta Erebiya Suudî îş kiriye kar kiriye wekem destpêkê amaje pê kir mijûlî karê siyasî bûye ji destpêka jiyana xwe û tevlî hêz û partiyên siyasî bûye û ji wan kesên damazrênerên Partiya Yekîtiya Demokratîk li Sûriyayê êsta em çaverên eşanka heta nîv saetê heta sêr bi saet و ev kesa derbasî vir bibe bi awakî fermî wekû min ew ê de dergeha sînorî ya pîşxab û sêmalka ye êsta xelk çaverêne got ev cenazeya wî derbas bê ji bo got bêye pêşwazîkirin paş re bêye veguhestin ji bo bajarê Qamişlo li wê de roja Cumeyê wê wan merasîmên fermî bên eldaxistin ji bo xakspartina vî kesayetî li bajarê wî li Kubanê li bajarokê Şêranê yê girêdayî navçeya Kubanê got keve roj hilal
هاتی باژارێ کوبانێ 5 کیلومتران لێ دە باخێ بێ سپارتن ینی صالح مسلم تێ ناسکن کەسێکی خودی باندۆل سەر ئاستا سیاسی کوردی گەلک پۆست گرتن وەکەم دەستپێکە ئاماژە پێکرد هەند پۆستنی سیاسی هەم پۆستنی وەکە دانوستەندنا دەما وەختێ دەستەیە کوردی هاتە ئاواکردن وە کەسێکیش ئالیە پارتیا یەکتیا دموکراتیک و هم سەرکردەیە پارتیا یەکتیا دموکراتیک دەما vê dawiyê de ji ber nexweşiyê hate vekwestin ji bo başûrê Kurdistanê tago çareseriya xwe li wê de bibîne du êvar jî derdora saet neh jiyana xwe ji dest da û îro jî tê vekwestin ji bo godelbasî Rojavayê Kurdistanê bibe. دەستخۆش دارا بەرەکات ئەمریکی کورسات نیوز لە پێشخابوورەوە لە سنووری ڕۆژاوای کوردستان. چەند هەواڵێکی بەپەلە هەیە کە لەسەر شاشەی کورسات نیوسی ژەڕوا پێم خۆشە کە هەندێکیان ئاماژە پێ بکەین کە تەندروستی ئیسرائیل دەڵێ بەهۆی هێرشەکانی ئێرانەوە 2745 کەس بریندار بوون. هەروەها دەڵێت کە لە 24 سەعاتی ڕابردوودا 179 کەس بریندار بوون بەهۆی هێرشەکانی ئێرانەوە بۆ سەر ئیسرائیل. ئیتالیا دەڵێت کە هێرشکراوەتە سەر بنکەیەکی سەربازیان لە هەرێمی کوردستان و حکومەتی کوێتیش دەڵێ بەهۆی هێرشی درۆنەوە 6 هێڵی گواستنەوەی وزەی کارەبا لە وڵاتە لە کار کەوتون. وەزارەتی تەندروستی ئیسرائیلیش دەڵێ بۆی هێرشەکانی ئێرانەوە ئەومان ئاماژە پێکرد کە وەزارەتی دەرەوەی چینی دەڵێ پاراستنی ئاسایشی گەروی هورمز لە بەرژەوەندی کۆمەڵگەی نێودوڵەتیەوە نوێترین پێشهاتەکان بوو کە خسمانە ڕوو. وێنەی ڕاستەوخۆی بەیروتی پایتەختی لوبنان هەیە ئەوەی کە دەیبینن ئەوە دووکەڵی ئاگرێکە بەهۆی بردومانی ئیسرائیل بۆ سەر لوبنان یاخود بۆ سەر بەیروتی پایتەختی لوبنان کە چەند ڕۆژێکە دوای هەڵگیرسانی شەڕی ئێران و ئیسرائیل و ئەمریکا لەلایەن بەهۆی ئەوەی کە حیزبوڵای لوبنانی چووە ناو شەڕەکە هاوتا لەگەڵ ئێرانە و بردومانی تەل ئەبیب و چەند ناوچەیەکی تری ئیسرائیلی کرد بۆ ئێسپای ئیسرائیل لەو کاتەوە هێرشێکی چڕی بۆ سەر ناوچەکانی باشووری لوبنان و باشووری بەیروت بە زاحی بەیروت ناسراوە دەست پێ کردووە چونکە لەوێ بنکە و بارەگاکانی حیزبوڵای لوبنانی لەوێ هەیە بۆیە تا ئێستاش هێرشەکان بەردەوامیان هەیە ئەمەش وێنەی ڕاستەوخۆی ئێستایە کە دووکەڵێکێک لەو شوێنانە بەرز دەبێتەوە کە ئیسرائیل بردومانی کردووە. ئەنجومەنی نوێنەرانی عێراق لیژنەیەک بۆ لێکۆڵینەوە لە هێرشەکانی ئەم دوایی سەر عێراق و هەرێم پێک دەهێنێت. پەرلەمانتارێکی یەکێتیش دەڵێ لە چەند ڕۆژی داهاتوودا لیژنەکە کارەکانی دەست پێ دەکات. مازن غەریب ئەندامی ئەنجومەنی نوێنەران لە ئەفراکسیۆنی یەکێتی بە کورسات نیوزی ڕاگەیاندووە سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە لیژنەی ئاسایش و بەرگری و فەرماندەی سەربازی و ئەمنیەکان لیژنەیەکیان پێکێناوە بۆ بەدواداچوونی ئەو هێرشانەی بەم دواییانە کراونەتە سەر عێراق و هەرێمی کوردستان. وتیشی لیژنەکە کار بۆ دۆزینەوەی ئەنجامدەرانی هێرشەکان دەکات و لە چەند ڕۆژی داهاتوودا کارەکانی دەست پێ دەکات. لیژنێک لەلایەن ڕئیسی مەجلیسی نوابەوە ئەنجومەنی نوێنەرانەوە لیژنێک پێکێنرا بۆ بەدوادچوون بۆ هەموو بابەتانی کەوا پێوەستە بە عێراقەوە بەو شوێنانی کەوا زەریان پێگەشتووە لێدراون لە هەردوو تەرەفەکەەوە بۆ نمونە لە هەرێمی کوردستان چەندین درۆن و موشکیان بەرکەوتووە یان لە شوێنەکانی تری عێراقش لیژنێکیان پێکێنا لەو لە لیژنەی ئەمن و دیفاع لەو ئەو برایانێکەوە پێوەستن بەو بابەتەوە. ئێمە ئینشاڵڵا لەم دوسێ ڕۆژە دەسەکەین بە ئیش و کاری خۆمان لەم بابەتە بەدوادچوونەکەین لەگەڵ سەرکردە پیادەکانی مەقسەد هێزە ئەمنیەکان و سەربازەکان پێکەوە بە یەک دەست بەرە ئەو بابەتە و خەرلەکان دەستنیشانەکەن ئەوانی کەوا چۆن بووە و چێ کردوەتی و چی بکەین بۆی ئەمانە دوای ئەوەش ئێمە اقتراحێکمان کردە دامانە هین وەکو هەموو ئەندامانی ئەنجومەن بۆ ڕئیسی پەرلەمان و بۆ حکومەتی عێراق کەوا پشتگیری وەزارەتی دیفاع و داخلێ بکەین بۆ ئەو پێویستانی کەوا لەم زوروفە پێویستیان پێیەتی ئێمە پشتگیری ئەو بابەتەشمان کرد. جارێکی تر پێشمەرگە کەمەندامۆکانی سەنگەر ئەوانەی کە ماگانە موچەیان هەیە
جارێکی تر ڕوبەڕووی گرفتی پێنەدانی موچە بوونەتەوە. بڕوا بەهادین پەیامەری کورسات نیوز لە سلێمانی لەگەڵماندا بۆی زانیاری زیاترمان لەسەر ئەو بابەتە بۆ بخاتە ڕوو. بڕوا پێشمەرگە کەمەندامۆکانی سەنگەر چی دەڵێن و بۆچی ئەم جارەش موچەیان پێنەدراوە؟ ڕەنج هەڵبەت ئەم پێشمەرگانەی کەمەندامانی سەنگەر ماوەیەکی زۆرە کێشە گرفتی وەرگرتنی موچەیان هەیە و ڕۆژی ڕابردوو هاتنە نێو پارکی ئازادی گرتبوونەوەیکیان ئەنجامدا جا بڕیاریان داوە گرتبوونەوەکان درێژەی هەبێت و لە ڕۆژانی داهاتووشە بەردەوام بێت تاوکۆ و کاتێکە کێشە گرفتەکانیان چارەسەر دەبێت. ئەمیکە دەیبینێن لە دیمەنەکاندا مانە بەشێکن لەو کەمەندامانەی سەنگەر کە کێشۆگرفتی موچەیان بۆ دروست بۆ و ناتوانن موچەکانیان وەربگرن و لێرە داوای مافەکانی خۆیان دەکەن و دەڵێن تاوکۆ و کاتی کە کێشەکانیان چارەسەر نەبێت سەکۆی ئازادی پارکی ئازادی جێنایەڵن و بەردەوام داوای داواکارەکانیان دەکەن. با من هەندێک زانیاری لە خۆیان وەربگرم بۆی شتەکە لە زاری خۆیانەوە بێ. باشە ئێوەش قسەم بۆ بکەن سڵاوتان لێبێ. باشە زۆر باشە مامی گەورە پێم بڵێ موچەی مانگی چەند وەرنەگرتووە تاوەکو ئێستا؟ موچەی مانگی دەما وەرنەگرتووە 11-12. بۆچی وای لێ هاتووە پێیان نەوتن هۆکاری کێشەکە چییە؟ ئێمە خیانە 100,000 کێشکە قەراوە بوو دوای موچەکەمان بۆ بژێڕنەوە دوای وای نەژێڕینەوە. باشە ئێستا ئێوە تاکەی لێرە ئامێننەوە تاکەی داوای بافەکانتان دەکەن؟ وڵای ئێمە سازر ناکەینە سەر مافی خۆمان هەتا موچەی خۆمان و هینی خۆماوە نەگرین ئەم خۆ نیشاندانی هە دەکەین. دەستەکانە خۆش بێت گەشە مامی گەورە قوربانە بم. جاوا بچمە لای بەشێکی دیکەش لەو کەمەندامانی سەنگەر کە لێرن. بامی گەورە باشە سڵاوتان لێبێ بامی گەورە چۆنیت؟ سلامت یا ڕبی وڵا کاکەدا ئێمە بە دوای مەغدووری خۆمان و مافی خۆمان کەوتین. ئێمە پێشمەرگە یەکێتی کوردستانی کە لە سەرچاوی ئەم یەکێتی دروست بووە لە مەنتیقەی ئێمە لە ئەوم پێ بڵێ موچەی مانگی چەندە وەرنەگرت؟ ئێمە مانگی دەماوە وەرگرتووی 12 دەشمان وەرنەگرتووە کاکە. ئەمە دوای حەقی خۆمان دوای مافی خۆمان کەوتین کاکەی ئەمە خۆمان مستەحق دەدانین ماڵیۆرانی سەرگەردانی قاتمان نەماوە دەستمان نەماوە. ئێستا کاکە ئێمە کە بۆ حاڵی بەزەیان پێماندانێ بە پێشمەرگەی کەمەدا دەبێت کەی بەزەیان پێیاندا بێ. سلامت سپاس دەکەم ئەزێتەکەشە جا ڕەنچە یعنی ژمارەی ئەم کەمەندامانی سەنگەر تاوەکو دێت زیاتر دەبێت و هەمووان دێنە سەکۆی ئازادی پارکی ئازادی بووی کە لێرەوە داوای مافەکانیان بکەن و بیانەوێت دەنگیان بگەنە لایەنە پەیوەندیدارەکان و کێشەکانیان چارەسەر بکەن. لە ماوەکانی ڕابردوودا چەند خۆپشاندانێکیان گرت ینی بۆ لە ڕێگەی و خۆپشاندانانەوە موچەی مانگی نوێیان وەرگرت بەڵام تاوەکو ئێستا موچەی مانگی دایان وەرنەگرتووەکو خۆیان باسی لێوە دەکەن. ئەمانە تقریبەن ژمارەیان 4,000 کەسێک دەبێت کە ئەم کێشۆگرفتیان هەیە و لەو ژمارەیە ئەم بەشیان هاتوونەتە سەکۆی ئازادی پارکی ئازادی لە ڕۆژی ڕابردووە تاوکو ئێستا بەردەوامن لە گەیاندنی دەنگیان. بە بزانم مامی گەورە سڵاو لێبێ قوربانم قوربانجان سەلام عەلەیکم. تاوەکەم ڕێدوانم قوربان خۆش. کێشۆگرفتان چییە بە دیاریکراوی و ئەوەی کە قسەتان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان کردبێت چیان جواباونێتەوە؟ والله ئێمە گرفتمان ئەوەیە بەس ئێمە داویچیمان گوداش چیمان نەگردووە ئێمە خۆمان بنێ ئەو معاشانە کە نەدراوە ئیمانگیدا نەدراوە ئیتر ئێستا ئەومان بنێ ئیتر ئێمە کێشەی وامانی ینی تر حکومەت خۆی وای لێکا بەڕاستی زۆر ئاسان و هاتبوو گەڕانیان تۆ ئیمانگیدا ئیتر باید بدرێ بەڵام ترکەوان لێکردو ئەوە بە سەڵاتی حکومەتە ئێمە هیوادارین ئەوە بدرێتەوە وان نەکەن بۆ لەبەرەوەی کەم ئەندامی سەنگەر شەیدی دوون بەردەمام دەلالەی بوو کە ئەمانەوانەکردو بەڕاستی وان نەکرایەوە. کە دەچن بۆ بانکەکان داوای موچەکە دەکەن ئەوان لە بەرامبەر ئاڵێن پارەی لێ نییە یاخود هۆکاری دیکانەیە ئەڵەن لێ نییە بەس هاتبوو گەڕان بیانە لەو پێش ئەگینا هەبوو هاتبوو ئێتر نازان بەبێ تەلەفۆنە لەکوێ هاتبوو تە گەڕان بیان نەدراوە گینا هاتبوو. چەند کەسە بن کە ئەم کێشەیەتانە ینی هەموو کەمەدامانی سەنگەر ئێرە 4,000 بەڵام بە هەمی 10,000 بێ بەڵێ ئەوەی کە ئەو کێشە گرفتانەی بۆ دروست بوو ئێستا دەتوانین بڵێن 4,000 کەسێک 4,000 بەڵێ بەس ئەو لە درا بەس ئێرە ماوەتەوە بەڵێ بەتەمان تاوکو کەی لێرە بن لە پارکی ئازادی لێرە و خۆپشاندان بکەن و دەنگی خۆتان بگەن؟
وڵای تر ئێمە لێرابین ئیتر ئێمە کاکفات ئەو سکەدەری کۆمەڵەکەمان ئەو چی برارە بێمە لەسەر ئەو برارە ئەوین بەڵام ئێمە تا ئاق مافی خۆمانێن ئێمە دوور ناکەون و لێرابین دەسەکانە خۆش سەر و خۆت بێسەر ساقی دڵ بەسێت کێشە ئەمانە ئەو کێشۆ گرفتانەی کەمەندامانی سنگەرن کە جۆبیستی بوون و هەمووشیان ینی لەسەرەوە کۆکن تا چارەسەرکردنی کێشەکانیان لێرە بمێننەوە و بتوانن کە ئەو گرفتانی کە هەیەە لە ماوەیەکی زوودا چارەسەر بێت مامی گەورە سەلام عەلەیکوم ماوەی چەندێکە ئەم کێشەیەتان هەیە و موچەی چەند مانگتان وەرنەگرتووە وڵا 11 و 12 کۆ خەڵکە وەرنەگیراوە مانگی دە و خوراوە ئێتر هیچیان وە نەکردی ینی ئێوە کۆتا موچەکە وەرتان گرتووە موچەی مانگی نەوە بووە بەڵێ ئەم مانگی دۆشمان وەرگرتووە مانگی دەمان خوراوە و 11 کۆ خەڵکە زۆر باشە تاکەی لێرە ئامێننەوە تاکەی داوای مافەکان ئێمە بەرپرسمانێت تا بەرپرسەکانمان پێوان بڵێن لێرامینەوە کەی وتیان بڕۆن ئەڕێ نازانی هۆکاری ئەم کێشەیە چی بۆیانی بۆ نمونە لەگەڵ بانکەکانێکە قسەتان کرد بێت هۆکارێکی پێوەست بێتن کە موچانەتان بەم جۆرە دواکەوتویان ڕاگیراوە هۆکارەکان زۆرن بەڵام کەم تەرخەمی هەیە هۆکارەکان زۆر مەسەڵەن ئێمە خراینە سەر بانک کرایم بەخانە نشین هەموو معاشە تاکی دەوێت بەڵام ئەمان بۆمان سەرف ناکەنەوە هەنەوەی بیخۆن بە کوردەکەی بزانم هەندێکی دیکە وەربگرم لەو کەمەندامانی سەنگەرانی کە لێرن ڕوانجان باشە جاری من ئەو برادەرەمانەیە کاکسۆنار ڕاستە خۆم زۆر باشە زۆر باشە دواتر زانم کۆنکرێت ڕۆژان بەوانیتانەیە ئینشەڵاوەش دەگوازینەوە ڕەنج ئەمانە کێشۆگرفتانی ینی کەماندامانی سنگەر بوون کە لە نێو پارکی ئازادی گرتبوونەتەوە ئەمە دووەم ڕۆژیانە هەڵبەت وە دەیانەوێت کە موچەکانیان وەربگرنیانی ئەو موچانەی کە پێشتروەریان نەگرتەوە مانگی 10 و 11 و 12 کەوەریان نەگرتووە پێیان بدرێت وە ئەو کێشۆگرفتانی کە هەیەە لەلایەن لایەنە پەیوەندیدارەکان و حکوومەتەوە بە زووترین کات بۆیان چارەسەر بکرێت خۆش بڕابادین پامێری کورسات نیوز لە سلێمانیەوە سپاس بۆ زانیارەکانت شەوانە هێزانامنیەکانی کەرکووک دەخرێنە حاڵەتی ئامادەباشیەوە بۆ ڕێگریکردن لە هەر هەوڵێک کە بیەوێت لە سنووری کەرکووکەوە ئاسایشی پارێزگاکانی هەرێمی کوردستان بشێوێنێت. پارێزگاری کەرکووکیش بە وردی چاودێری هێزانامنیەکان دەکات و دەڵێت توانیویانە هەوڵێکی بۆ وردبانکردنی هەرێمی کوردستان لە سنووری کەرکووکەوە پوچەڵ بکەنەوە. شەوە و هێزانامنیەکانی کەرکووک کەوتنە ئامادەباشیەوە. ئەرکێک بە هێزەکان سپێردراوە ئەویش ڕێگریە لار هەوڵێک کە بیەوێت لە سنووری کەرکووکەوە ئەمنێتی پارێزگاکانی هەرێمی کوردستان بشێوێندرێت و بۆ وردومان بکرێت. پارێزگاری کەرکووک خۆی سەرپەرشتی ئەم پرسە دەکات بە وردی چاودێری ئەدای هێزانامنیەکان و هەنگاوەکانیان دەکات. لەو چوارچێوەیەدا ڕێبوارتەها بە کورسات نیوزی وت توانیویانە هەوڵێکی بۆ وردومانکردنی هەرێمی کوردستان لە کەرکووکەوە پوچەڵ بکەنەوە. جارێک هەوڵێک هەبوو پوچەڵکرایەوە مەجال نەدرابەوەی کەەوە ئەنجام بدرێت ئۆتۆمبیلێک بوو دیار بوو چەند کاتۆشایەکی لەسەر بوو ئەوە یەکسەر پوچەڵکرایەوە. ئەو شۆنانی فراغی ئەمنی هەیە لە نێوان ئێمە و هەرێمی کوردستانی یان ئەو شۆنانی کە گومانە کرێت حاڵەتێکی لەو شێوازەی تێدا ئەنجام بدرێ و درۆن و یان هەر نەوع کاتۆشا و ساڕوغێک هێزەکانی تایبەت بە جیهازی مخابراتمان ئەمنی وەتەنی قیادی عملیات استخبارات ڕۆژانە لەو منتیقانە تەواجودیانە بە تایبەتی لە دوای ئیفتارەوە کە هەندێک لە ئەو هێزانە مدیری دایرەکان خۆیان لەو سنوورانابن بۆیە بە تەواوەتی تا ئەم دەقەیە ئێمە کۆنتترۆلی ئەو شۆنانەمان کردووە کە گومانی لێ بکرێت لێەوە شتێک بەرەو شارەکانی هەرێمی کوردستان و من سواسی هێزە ئەمنیەکانی ئێرا دەکەم کە بە تەواوەتی توانیانە لەم مەلەفە سەرکەوتوو بن کە مەلەفێکی گرنگە کە ڕاستەوخۆ من بە خۆم سەرپەرشتیەکەم. هەنگاو و کارەکانی ئیدارەی ئێستای کەرکووک ژیرانە بۆ تێپەڕاندنی دۆخی ئەستیاری ناوچەکە وەسف دەکرێت. شارەزایەکی ئەمنی پێی وایە هەر ئەم هەنگاوانە بوونەتە هۆی ئەوەی کەرکووک نەبێتە شوێنی بردومان و ململانێ ئەمنیەکان. بەڵنیایەوە دیارە کۆمەڵێک هەنگاو و کۆمەڵێک ڕێکار گرتوۆترە بەر لە پێناوەوەی کە لە شاری کەرکووک و شار و شارچکەکانی کە سەر بە شاری کەرکووکن بە هەمان شێوە ئەو ڕێکارانە هەیە و هەوڵەدەین
بە هەموو توانایەکەوە کە ئەم شارە لە هەموو ملانەکان پارێزی. لە ڕۆژی 28 شوباتەوە جەنگی ئێران لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا سەری هەڵداوە. لەو کاتەوە تا ئێستا ناوچەکە بە گشتی و بە تایبەت پارێزگاکانی هەرێمی کوردستان بوونێتە ئامانجی گروپەکان و بۆردومان دەکرێن. کەرکووک توانیوێتی ڕێگر بێت لە بەکارهێنانی خاکەکەی بۆ بۆردومانکردنی هەرێمی کوردستان. کە شەودا دێت و دنیا تارێک دەبێت، هێزانەکانی کەرکووک بێدارن تاوەکو ڕۆژ دەبێتەوە. ئامانجەکە پاراستنی هەرێمی کوردستانە لەو هێرشە موشکیانی کە لە چەند ڕۆژی ڕابردوو کراوەتە سەری. کەرکووک دەیەوێت خاکەکەی بەکار نەیات بۆ تێکدانی ئاسایشی هەرێمی کوردستان. کارۆن محەممەد کورساد نیوس، کەرکووک. هەرکو دەیبینن لەسەر شاشەی کورساد نیوز ئێران شەپۆلێکی نوێی هێرشی موشکی بۆ سەر ئیسرائیل دەست پێ کردووە. ئەگەر هاوکارانم وێنەی ئیسرائیل وێنەی تەل ئەبیب لەگەڵ بەیروت هەردووشیمان بنێ، ئەمایان وێرەی بەیروتە، وەکو پێشتریش ئاماژەمان پێکرد کە لە بەیروت ئێستا لەو شوێنە کە ئەیبینن دووکەڵ بەرز دەبێتەوە، ئەوە ئەو شوێنەیە کە لە زاحی جنوبی لە بەیروت کە شوێنی بڵێن حیزبوڵای زیاتر بارگاکانی حیزبوڵای لێیە و پێگەکانی حیزبوڵا لەوەیە بردومان کراوە لەلایەن ئیسرائیلەوە تا ئێستاش دووکەڵ لەو شوێنە بەرز دەبێتەوە. ئێران شەپۆلێکی نوێی موشکی بۆ سەر ئیسرائیل دەست پێ کردو، ئەمایان تەل ئەبیبە، ئەوەی دەستی ئەم لایەن تەل ئەبیبە. لە تەل ئەبیبیش ئێستا چاوەڕێ دەکرێت ئایا ئەو موشکانە ئاراستەی کوێکراوە. تا ڕادێک ئێستا دۆخی تەل ئەبیب هێمنە، بەڵام ئێران شەپۆلێکی نوێی موشکی ناردووە، تا ئێستا نازاندێ بەرەو کوێ دەڕوا و کوێ دەپێکێەوە چ شارێکی ئیسرائیل دەپێکێت. بە هیوای سەلامەتی بۆ هەموو لا گەشتی هەواڵەکانتان پێشکەشکرا، کاتێکی باش و شاد بۆ هەموو.